پشتی کلیپا مدمنیتم اشلای کمپانیا انوی پرودکشن دا بو هنرمند واروش هاتی درست کرن و بو الجه دلخوشی گلک جحجه کرن دنگیوی هنرمند واروش الباجر دهو که بگستاف انوی آماده بشه بو کلیپ کنه سترانه کنی و بشوه که پروفیشنال تیتا درست کرن دواروشی ادوی چاف بکفنه تا دا دیار کرن که چند ماندی بونه ال درست کنه به کلیپی و شبو پتر بیزانیا فرمون دا بکر تماشا بگین. مدمنيتو والله بالله أخاشقيتو مدمنيتو والله بالله أخسوتاويتو بدرستکردنا چند کلیپên destpêkî yên Envy Production کلیپا stranbêjê genç duwa rojî bû. Ewa bi navê Mudminîto ku sedayekî baş di nav cemawerê xwe de dîtî û pitir duwa roj bi vê klîpê di nav Kurdistanê de hatiye niyasîn. Ku ew klîpe jî dirist bibû piştî girêvesta xwe mor kirî edgel Vîn Group. Her ji ber hemê Vîn Group wek deng dîsan klîpkirina stranê Envy Production bi karê klîpkirina straneka dî radbêtin li bajarê Duhokê û bi seqayekê sar. El vê zivistanê baran li duwa rojî dihête barîn et nav sînaryoyê vê klîpê de. Bem giriyana xoşewîstî hemû jana bem duêna bem giriyana xoşewîstî. Çawa bû baz bû zor xweş bû. خوش بود جواب که فینه که برام مذاکره برام من چند دارم ما فكت بخاطر وكم بغيتين بوتوك ممدونا بروا بدرو كانت سەرەتا من دەستخۆشی لە بەرنامەی فۆکس دەکەم کە بەم زەوە ساردە لێرە ئامادە بوونە. ئێستا ئێمە لە درێژەی کارەکەین کە گۆرانێکی من ئەتوانم بڵێم تەسویریەکەین لێرانە بەشێکی کارەکەمان ئەنجام داوە. ئەگەر بێمە سەر باسی کارەکە لە ڕووی دەنگەوە ئەم گۆرانیە لە ئاواز و تێکستی برای بەڕێز و خۆشەویستم کاکە سەرمەندە لە ستۆدیۆی سۆلۆ لە شاری هەولێر ڕیکۆردی دەنجی بۆ کراوە. زۆر سپاسی کاک زیرەکی خۆشەویست دەکەم لەسەر ڕیکۆرد بەڕاستی ماندی بوو لەگەڵم و کاری ماسترینجیش هەر لە شاری هەولێرەوە بۆی کراوە کاک باجەت دەستەکانی خۆش بێت و بەشێکی کارەکەش ئەتوانم بڵێم لە شاری دهۆک ڕیکۆردی بۆ کراوە. ئێستا لە درێژەی تەسویرەکەین لەگەڵ دەرهێنەری ئازیز و خۆشەویست کاک فەرەنگ بەڵکو بتوانین کارێکی جوان و پوخت پێشکەشی هەوادارانی دواڕۆژ بکەم و ئینشاڵڵا لە دەرفەتێکی نزیکدا ئەم تەسویرە دەکەوێتە بەرچاوی بینەران و بەو هیوایم کارێکی زۆر جوان و پوخت دەرچێتن. زۆر سپاسی هەموو ستافی ڤین تیڤی دەکەم بەڕاستی بەم جەوە ساردە لێرە لەگەڵ ئێمە ئامادەن و یەکەیەکەی پەنجەی ماندیبوونیان دەوشم بەڕاستی. هیوادارم هەر تەمەند درێژ بن و هیوادارم بەردەوام لە کاری جوان و لەوانەیە زۆر خەڵک پرسیار کاتن کە ئەمجاریان بێ مۆدێل و ئەتوانم بڵێم بێ ئافرەت کلیپم کردووە. بەڕاستی ئەوە سەرەتا وەکو حەزێکی خۆم بووە و دواتریش کە کلیپی با بڵێن بەم شێوەیە نەمبووە لە کلیپەکانی پێشتر ئافرەت وجودی هەبووە لە ناو کلیپدا، بەڵام ئەوە ستایلی گۆرانیەکە وای دەخواست و بەو هیوایم دڵی بینەر و جەماوەرم خۆش کردبێتن و ئینشاڵڵا کارێکی جوان و پوخت دەردەچێتن. لە ڕاستیدا من لە بەرنامەمدا هەیە لە درێژەی گرێبەستەکەم لەگەڵ کۆمپانیای ڤین پرۆدەکشنەوە من کارێکی ترم ماوە کە وەکو سینگل کلیپی بۆ بکەین و لە دوای ئەوە ئینشاڵڵا هەوادارانم ئاشنا دەکەمەوە کە
ئەلبومەکەم ئینشاڵڵا بەرەو تەواوبوون دەڕوات و بەڵام کارێکی سینگڵم ماوە دوای ئەوە ئینشاڵڵا دەست بە کاری ئەلبومیش دەکەین. من زۆر سوپاسانەکەم دووبارە و سێبارەکە بەو جەوە لێرە ئامادە بوون و دەستی ماندووبوونتان دەکوشم. هیوادارم هەر سەرکەوتوو بن، هەر سەرفراز بن، ئینشاڵڵا هەمیشە لە پێشەنگدەون. پێم بڵێ چیم بۆ دەکەجان ئەو مافێکت بۆ خۆت بەرجانە پێم بڵێ چیم بۆ